سەوامان لاتۆ لە ماڵەکەگە ناتوانین موبایلەکەمان بکەینە سەر شەحن لە سایە سەبێ لە سا 50 داگرین کاکە کارەباکە زۆر زۆریێتەوە بۆ ئێمە خەڵک ترساوە نەک بەس من هەموو خەڵک ترساوە ناسراوتێ پارێکی زۆری باتێتەوە وەڵی بینیمە لە کە خەڵک پارەیەکی زۆر زۆریشی بواتەوە لە ئەم کارەبای 24 ساعتەیە ینی زەرێکی زۆریەوە خۆی گرفتەکەش ئەوەیە بەڕاستی حکومەت نەوتەکە دابش ناکە حکومەت نەوتەکەش دابش ناکە بەم دابش نەکرێت و ناچاری کارەباکە بەکاربێنین بۆ خۆ گەرمکردن خۆی نەوتەکە نییە کە دابشی ناکات و ناچاری ناگە ناچاری تۆ بە کارەبا بەکاربێنیت دروستە و قسەیە ئێستا زۆر ئێستا خۆم یەکێکم شخصی خۆم چوومە بۆیلەری بۆتانەکەم کڕیوە غاز بەکاربێنم غازەکەش گران وا گرانە بێ یعنی کارە سادێکە ئەویش دەبێت جای وایە ماڵی عایلەدا بێت دوو بتڵی بوێ لە ماهەکە ئەویش مەسروفیەکە تەوانەوە هەر مەسروفە هەمووی مەسروفە لەم ڕۆژەیە هەمووی مەسروفە یان کە تۆ ئێستا کاسبیەکەیت و بەیەکەیت ئەبێ بۆ کارەبا بێ بۆ نەوت بێ بۆ غاز بێ بۆ عەلاقەی ماڵەوە بێ من کابراایشم کاسبیەکەم زۆربەی خەڵک هاوارەکەت هەڵە کاکە مەعاشمان نییە و داوای غەرامی مرورم لێکات داوای پارەی کارەبام لێکات داوای پارەی ئاوم لێکات